بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکانی کودەتای حوتی ئایار بەردەوامن و پێکاتەکانیش چەند حیزبێکی پێکاتەکان پارتی دموکراتی کوردستان تۆمەتبار دەکەن بە بەکارهێنانی کورسی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین دوای کودەتای حوتی ئایار پەرلەمانی کوردستان چی بەسەردێت و ئایا فراکسیۆنەکان بەشداری دانیشتەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەن. بە میوانداری بەڕێز کاروان گەزنەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین لەبارەی کاردانەوەی پێکاتەکان دژی بەکارهێنانی کورسیەکانی لە پارتی دموکراتی کوردستان، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. چەند حیزبێکی پێکاتەی کردووە شووری دژی بەکارهێنانی کورسی پێکاتەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەوەستنەوە و داوا دەکەن چیتر کورسی پێکاتەکان بۆ بەرژەوەندی حیزبی بەکارنێنێت. سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی ئاماژە بۆ دەکات لە کۆی 5 کورسی کلدانەکان لە پەرلەمانی کوردستان 4یان پارتین. یۆنادەم یوسف کەناس سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند دەبێت کورسی کۆتاکان لەلایەن دەنگدەری پێکاتەکان یاریێمەوە هەڵبژێردرێن نەک بە دەنگی ئاسایش و پۆلیس بچنە پەرلەمان. کاتێکیش بە دەنگی ئاسایش و پۆلیس کاندیدەکان دەچنە پەرلەمان بە قسەی ئەو حیزبە دەکات کە گەیاندوێتی ئەو شوێنە. سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی ئاماژە بەوەش دەکات ئەگەر کاتی خۆی لایەنەکان هاوکاریان بکردنایە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی هەرێم ئێستا ئەوە نەدەبوو. کلدانەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵدەبژار نەک سەر بالایەنێک بن بۆیە تا یاساکە هەموار نەکرێتەوە کورسی کۆتاکان هیچ مانایەکی نییە. لای خۆشەوە حیزبی ئەبنا نەهرەین لە پێکاتەی کردووە شووری ڕاگەیەنراوێکی بڵاو کردوتەوە و تێیدا باز لەوە دەکاتەوە پارتیە کە مافەکانیانی زەوت کردووە و دەنگەکەشیان بۆ خۆی بەکاردێنێت و دەیانکاتە بەشێک لە ململانە حیزبیەکان. حیزبی ئەبنا نەهرەین جەختیش دەکاتەوە سەرنەوەی پارێزبەندی لە سۆران ومەر لێکەوتەی خراپی دەبێت و بەداخەوە ئەوەی کە لی دەترسان ڕوویدا و کورسی کۆتایی گەلەکەیان بۆ بەرژەوەندی لایەنێک دژ با لایەنێکی دیکە بەکارهێنرا. لە بەشێکی ڕاگەیەنراوەکەی و حیزبەدا هاتووە پارتی دیموکراتی کوردستان کە ئیدارێ و ناوچانە بەڕێوە دەبات ئەوان تێی دانیشتەجێن و دەژین لارد و پارێزگای دووەکوە و لێرە و حیزبە چەندین دۆسەی مافکورانی ئەوانی پشتگوێ قستووە لە زێدەڕۆیی زەوی و مافی ئیداری و گۆڕینی پرۆگرامی خوێندن و ئاشکرانەکردنی بکوژانی کەسە دیارەکانی گەلی سریانی لەگەڵ چەندین دۆسەی دیکە کە پێویستە گەلی سریانی لە بەرامبەرەوەدا یەکدەنگ بن پێچەوانەی ئەوەی دەنگی داگیرکراویان بەکار بهێنرێت بۆ پارتی دیموکراتی کوردستان. ولكن الفارق خلينا نعترف يعني پەرلەمانتارێکی پێشووی کردووە شووریش لە پەرلەمانی عێراق لەبارەی پرسی هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی و بەشداربوونی پەرلەمانتاری کۆتاکان لەو هەنگاوەدا نامەیەکی ئاڕاستەی خودیە و پێکاتانە و پەرلەمانی عێراق و نەتەوە یەکگرتووەکان کرد. لەو نامەیەدا جۆزێف سڵێوە ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق ئاماژە بۆ دەکات کە هەرچی نوێنەرانی کۆتاکان نییە ببن بە داردەستی لایەنێک بەرامبەر لایەنێکی دیکە و ببنە بەشێک لە ململانەی نێوخۆیی لایەنەکان کە هیچ سوود و بەرژەوەندی ئەمانی تێدا نییە. لە بەشێکی دیکەی نامەکەیدا و پەرلەمانتەرە مەسیحی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێ هەرچی نوێنەرانی کۆتاکانەوەیە لە ڕێی ئەو یاسا و بڕیارانەی دەردەچن بەرگری لە بوون و تایبەتمەندی و پاراستنی تایبەتمەندی ئەو کەمینانە بکەن. جۆزێف سڵێوە ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە پێکاتەی کلد و ئاشووری باگرنگ و پێویستی دەزانێت چارەسەرێکی ژیرانە بۆ پرسی بەکارهێنانی قێزەونانەی کورسی کۆتاکان و دوورخستنەوەیان لە ململانەکان بدۆزرێتەوە. پارلەمانی کوردستان 11 کورسی کۆتایی هەیە بۆ پێکاتەی تورکمان و مەسیحی و ئەرمەن. ئەو کورسیانە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بەکارهێنراون و نوێنەراتی ڕاستەقینەی پێکاتەکان ناکەن. بەسەر پێکاتەکانە بشکێتەوە کە ئێمە ژمارەمان 11.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک کاروان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەوەی کە لە حوتی ئایار ڕوویدا پێتان وایە کودەتا و یاخود ئاسایی نییە پارێزبەندی لە پەرلەمانتار وەربگیرێتەوە؟ بەناوی خودای گەورە و میهرەبان دەست بە دوعام لە سەرەتادا کە خودای گەورە ڕۆژووی ڕۆژەوانان لە تەواوی مسلمانان لە مسلمانانی هەرێمی کوردستان قبول بفەرمێت و تەمەنا دەکەم تەواوی گەلی کوردستان لە خێر و خۆشی و کامرانی دابژێت. سڵاوم بۆ بینرانی بەڕێزی کەناڵە بەڕێزەکەتان هەیە. تەوەرێکی گرنگە بە پێویستی دەزانین چەند ڕوونکردنەوەیەکی گرنگ لەسەرم بابەتە بخەینە ڕوو. لە دەستپێکداوام بەسمە کە جارە پێش هەموو شتێک باس لەوە بکەم کە لە ئەساسدا ئەم بابەتی پارێزبەندی هەڵگرتنی پارێزبەندی لە هەرێمی کوردستان وجودەکەی چۆن بوو و لە ئەساسدا چۆن دەستی پێکرد بەداخەوە کە ئەمە لەسەر یەکێک نامەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاڕاستی داواکاری گشتی کردبوو بۆی کە بەڕێزیان سکاڵایەشی هەبووە لەسەر یەکێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان بەڕێز سۆران عومەر ئەمە خرایە بەرنامەی کار بە نەتیجەش حەسانەی لێسەندرایەوە. من بەبەستمە کاک حەشیم ئەمە ڕوون بکەمەوە بۆ بەڕێست و بۆ بینرانی بەڕێزیش کەمە یەکەم جارە دوای هەڵگرتنی پارێزبەندی کاک سۆران عومەر من قسە بکەم. من حەز دەکەم یاساییان ئەم بابەتە شیکاریەشی بۆ بکەین بۆی بزانین جارە پێش هەر شتێک ئەمە تا چەند یاساییە. ئەوەی کە من دراستم کردبێت کە لە ئێمە لە پێڕاوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە بەردەستماندایە لە مادەی 24 لە پێڕاوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئەم هەڵگرتنی پارێزبەندیە ناچێتە قاڵبی یاساییەوە پێچەوانەی یاسایە. ئەگەر متابعە بکەین لە پێڕاوی ناوخۆ ئەمە پێڕاوی ناوخۆیە و لە چەند مادەیەک ئاماژەی بۆ کردووە لە مادەی یەکەم و لە مادەی دووەم مادەی سێم چوارەم تا دەگاتە مادەی هەشتم کە بۆ وازەحی لە پێڕاوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داهاتووە. لە مادەی یەکەم بەڕوونی باس لەوە دەکا کە ئەندام لە ڕۆژی سوێن خواردنیەوە پارێزبەندی یاسایی هەیە کە ئەمە حەقێکی پەرلەمانیە کە پێی دەدرێت. لە مادەی دووەم بۆ وازەحی باس لەوە دەکا کە ئەندام ئازادی ئاخەوتن و ڕادەربڕینی هەیە و لە مادەی سێم باس لەوە دەکا کە ئەندام نابێت ڕاوەدوو بندرێت. لە مادەی چوارەم باس لە هەڵگرتنی پارێزبەندی دەکا کە ئەمە حەقێکی یاساییە کە هەندێک جار ڕوو دەدات و پێشتریش ڕوویداوە بەڵام لە هەرێمی کوردستان کە بۆچی ئەمە یەکەم جار ڕوویدا. ئەمە چەند تەوەرێکمان هەیە کە بۆی بگەڕێنەوە کاک حەشیم. بەش یەکەم دەستورمان هەیە کە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان دەستورمان نییە، دەستوری هەمیشەی حکوومەتی عراقی هەیە بەڵام لە دەستوری هەمیشەی حکوومەتی عراقیش تا ئێستا تعریفی هەڵگرتنی پارێزبەندی بە شێوەیەکی ئەکادمی نەهاتووە. تەنها باس لەوە دەکا کە پەرلەمانتار پارێزبەندی هەیە و خازع بۆی کە پارێزبەندیشی لێ بسەندرێتەوە. لە چوارچێوەی دووەم کە ئێمە اعتیماد دەکەینە سەر یاساکانی هەرێمی کوردستان کە بە جۆرەی مادەی 115 دەستوری هەمیشەی عراقی ڕێگەمان پێدا کە هەرێمە فیدراڵەکان توان خاوەنی یاسای خۆیان بن لە هیچ کامێک لە یاساکان تعریفی هەڵگرتنی پارێزبەندی نەکراوە. لەسەر کام تاوانان لەسەر کام زۆرە وردەکاریە پارێزبەندی هەڵدەژیرێت. بەشێکی ترمان هەیە کە نظامی داخلی کە لە هەم لە پەرلەمانی عراق وجودی هەیە هەم لە هەرێمی کوردستانیش وجودی هەیە بەڵام لە هیچ شوێیەکی ئەم پێڕەوە باس لەوە ناکا کە بۆچی پارێزبەندی لە پەرلەمانتار وەربژیرێتەوە بەڵکو ئەگەر مادەکە بەم شێوە بۆ بخوێنمەوە. مادەی چوارەم بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی پێویستی بەدەنجی زۆرنەی ئامادەبوانی پەرلەمانە و لە دەرەوەی وەرزەکانی یاسادانانیش دەستی سەرۆکاتی بڕیار لەسەر هەڵگرتنی پارێزبەندی دەدات. کەواتە بە هیچ شێوەیەک باس لەوە ناکا کە ئەم تاوانانە چین کە پارێزبەندی لەسەر هەڵدەگیرێت. ئێمە دوای پێڕەوی ناوخۆ شتێکمان هەیە پێی دەوترێ عرفی یاسایی کە ئەم عرفانە لە زۆربەی شوێنەکانی دنیا جێبەجێ دەکرێن. ئەگەر متابعە بکەین بە عرف و دوایەوە کە ئادابمان هەیە بە عرفی قانونی ئەگەر متابعە بکەین ئێمە بە هیچ شێوەیەک هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمان تار لەسەر قسەکردن و دەربڕینی ئازادی ناچێتە خانەی هەڵگرتنی پارێزبەندیەوە. ئەم پێڕەوە خۆی ئەگەر هەڵگرتنی پارێزبەندی جێبەجێ بکرێت ڕەفعی حەسانەت جێبەجێ بکرێت لەسەر پەرلەمانتارێک ئەو ئۆتۆماتیکیان تەناقوزاتە لەگەڵ مادەی 2 پێڕەوی ناوخۆ لە مادەی 24 کە بە وازەحی ڕێگەی ئاماژەی پێکراوە لە هەمان کاتیشدا ئەگەر عرفی سەری عرفە دنیاکان بکەین لە کاتێکدا پارێزبەندی لە پەرلەمانتار وەردەگیرێتەوە کە تاوانێکی جینایی یان جونح بکات لە هەمان کاتدا ئەمانە هیچی ڕووی نەداوە تەنها ئەو بۆ کە چەند قسەیەک کراوە کە ئازادی ڕادەربڕین بووە کە پەرلەمانتارێک بۆ لە ئەنجامی دۆسیی بە دواداچوونی گەندەڵی و مەلەفی گەندەڵی و جوڵاندنی گەشتە بۆ دەرەنجامەی کە ئەم فایلانە بڵاو بکاتەوە. لە بەرامبەردا من پێم وایە ئەم دۆسیە سەرتاپای نایاساییە هەڵگرتنی پارێزبەندی بە هەموو شێوەیەک لەسەر ئەم دۆسیەی کاک سۆران عومەر یاخود هەر پەرلەمانتارێکی بەڕێزی پەرلەمانی کوردستان نایاساییە. ئەگەر پەرلەمانتار مافی ئاخاوتنی نەبێت مافی دەربڕینی نەبێت و مافی بە دواداچوونی نەبێت ئەمە خۆی لە ئەسڵدا پێچەوانەی ئەم پێڕەوی ناوخۆ نظامی داخلی پەرلەمانی کوردستانە و پێچەوانەی یاسای ژمارە 2 ساڵی 1992 پەرلەمانی کوردستانە پێچەوانەی یاسای مادەی 56 کە بە وازەحی ڕێگە بۆ داکە پەرلەمانتار دەتوانێت بە دواداچوون و ڕقابە بکات بەسەر زونگەکانی حکومڕانیەوە. لە کاتێکدا ئەگەر ئێمە پێمان وا بێت نابێ پەرلەمانتار ڕقی بێت نابێ پەرلەمانتار ناو بهێنە نابێ پەرلەمانتار بە دواداچوون بکات ئەی لە ئەسڵ بۆچی ئەرچی پەرلەمان چییە و ئەرچی پەرلەمانتار چی ئەم تعریفە خۆی بەتاڵ دەکاتەوە.
ئەمە یەکێک لە خاڵەکان کە ویستم ڕوونی بکەمەوە کە من پێم وایە یاسایی نییە. بەشی دووەمی سیغەیەکی سیاسی وەردەگرێت بەداخەوەمەی کە ڕوویدا نەدەبوو ڕووبدا لە بەروی پارتی دیموکراتی کوردستان پێچەوانەی ئیتفاقی استراتیژی بینی بەشێک لەگەڵ لایەنە سیاسەکان کە هەیە بۆ پێشتر پێچەوانەیە ئیتفاق سیاسە بۆ بەتایبەتی لەگەڵ یەشێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو یەشێتی نیشتیمانی کوردستان ئیتفاقێکی سیاسیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا هەبووە کە هەرچەندە مادەی 16 پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕێگە بەوەدا کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بێت تەورەکانی کۆبوونەوەکان دیاری بکات هەموو وردەکاری و ڕێوشۆنەکان دیاری بکات بە هەماهەنگی و هاوهەنگی و لێک تێگەشتن بێت بەڵام لە هەمان کاتیشدا نابێت پێشەی لێم ڕێکەوتنە استراتیژیە بکرێت لە بینی لایەنەکاندا هەیە و دەبێت ئەم پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە پرسانەی کە استراتیژین نابێت بە هیچ شێوەیەک پرژێ بخرێن و ناکرێت تاک لایەنانە بڕیاری لەبارەوە بدرێت. بەداخەوە ئەوەی کە ڕوویدا بڕیارێکی تاکلانی پارتی دیموکراتی کوردستان بوو کە ئەمە خۆی لە خۆیدا پێچەوانەی ڕێکەوتنەکان بوو پێچەوانەی یاسا بوو و پێچەوانەی عورفە قانونیەکان بوو لە هەرێمی کوردستان و پێچەوانەی ئەم دۆخە سیاسە نەخوازراوە بوو کە لە هەرێمی کوردستاندا وجودی هەیە. من پێم وایە دەستێکی سیاسی لە ناو لایەنە سیاسەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا وجودی هەیە کە ئەوەندەی مەبەستێتی لایەنەکان لە سازانی نیشتیمانی دوور بخاتەوە ئەوەندە مەبەستنیە کە ئێستقرار بۆ هەرێمی کوردستان بجێڕێتەوە. ئێمە پێمان وا بوو کە دەبێت ئێستقرار بۆ هەرێمی کوردستان بگەڕێنرێتەوە و پێمان وا بوو کە دەبێت پەرلەمانی کوردستان یەکەم دانیشتنی لەسەر مافو ژیان و قوت و ئەگەر دەرفەتم بدەیت کاک حەچیم ئەو ڕستەیە تەواوکەم لەسەر ژیان و قوتی موچەی هاوڵاتیان کۆب بووایەوە لەسەر ئەم هەموو نەهامەتی و ئەو هەموو نەکبەتیەی کە دوای ماوەیەکی زۆر لە کەرەنتینەکردن ڕوبەڕووی هاوڵاتیان بوویەوە کۆبوونەوەی پەرلەمانی لەسەر بکرا بووە نەک ئەوەی کە بین پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێک و چەند پەرلەمانتارێک بخرێتە بەرنامەی کارەوە. هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار تاوان نییە شتێکی ئاساییە و مە باوەڕمان بە یاسایە پێمان وایە کە هەمومان دەبێت لە بەردەمی یاسادا یەکسان بین و بچینێ بەردەمی دادوەر لە کاتی هەر تاوانێکدا بەڵام من پێم وانە کە هیچ تاوانێکی ئەوەندە گەورە کرابێت لە هەرێمی کوردستان کە پێویستی باڵگرتنی پارێزبەندی بێت و لە هەمان کاتدا تەمەنامان دەکرد چۆن داواکاری گشتی لەسەر دۆسیەی پەرلەمانتارێک لە 24 ساعت دەیکا بە شەکوایەکی گشتی و پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی لەسەر دەکات و داوای هەڵگرتنی پارێزبەندی و پەرلەمانتارە دەکات دەبوایە بیریش لەوە بکرابووایە کە خەڵکانی تریشەن کە داوای یاساییان لەسەرە. من لە 8/4 داوایەکی یاساییم پێشکەش بە داواکاری گشتی کردووە لە هەرێمی کوردستان بۆی کە بەرامبەر بە وەزیری ناوخۆ کە پێشێلی یاسای کردووە بەڵام تا ئێستا وەڵامی داواکەشیان نەداوەتەوە. ئەی باشە بەڕێز وەزیری ناوخۆش بەشێک نیە لە مەوزومەی حکومڕانی هەرێمی کوردستان بەشێک نیە لەم هەموو گەندەڵی کە دەکرێت بۆچی داواکەی ئەم ناجوڵەندرێ بۆچی داوای پەرلەمانتارێک بەڵێ لەسەر چی بوو ئەو داوایی کە بەڕێزت دەڵێ لەسەر وەزیری ناوخۆ کردوتە و داواکاری گشتیش بەڕێز دەڵێ لەسەرەوە بووە کە وەزیری ناوخۆ لەسەرەوە بووە کە وەزیری ناوخۆ پێشتکارێکی یاسایی کردووە بە یاسای ژمارە 15 ساڵی 1993 یاسای ژمارە 6 وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشێلی ئەوەی کردووە هاتووە هاوکارەکانی داوای کردو هاوکارەکانی ڕێکخراوی UNHCR لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە سەرپەرشتی بکرێن بۆ کامپەکانی هەرێمی کوردستان کە ئەمە خاڵێکی تەواو نایاساییە. پێشێلی دوو یاسایە نامەیەکی ئاراستەی نەتەوە یەکگرتوەکان کردووە کە داوای کردووە ڕێکخراوی UNHCR پابند بێت بە دابینکردنی ئەم هاوکاریان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی. ئێمە شەکوای یاساییمان کردووە لە کاتی خۆیدا ڕامان گەیاند و شەکواکەمان داوا بەڕێز داواکاری گشتی قسەم لەگەڵ بەڕێز سەرۆکی داواکاری گشتی کردووە تا ئێستاش ئەمڕۆ دەبێتە ماوەی نزیکی مانگێک تا ئێستاش وەڵامی داواکاریەکان نەداوەتەوە. ئەگەر داواکاری گشتیە بە فعلی تعبیر لە زیازم داعام تعبیر لە هەموو هەرێمی کوردستان دەکات ئەوە دەبووە بیکردای بە شەکوا ئەگەر ناسەیرە بەلامانەوە جێگەی پرسیارە بۆچی دێ لەسەر پەرلەمانتارێک لە خلالی 24 ساعت لە شەوێکی عوتڵە لە کاتێکی ناخۆش کە کاتی کەرەنتینە دەیکا بە داوا لەسەر پەرلەمانتارێک بەڵام داوایەکی یاسایی ناکا بە داوا. باشە بەس وەکو هەڵوێستی فراکسیۆنەکان وەکو فراکسیۆنی یەکێتی بایکۆتان کرد و مەسەلەن 6 فراکسیۆنی تر 7 فراکسیۆنی تر هیچ هەمانگیەکە ئایا بەشداری دیارە بەشداری دانیشتەکانی داهاتووی پەرلەمان دەکەن بەم شێوازەی ئێستا؟ کاک حەچیم ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان پێویستی بە سازانی نیشتیمانی هەیە پێویستی بە لێکتێگەشتن و تەوافق هەیە پێویستی بەوە هەیە کە خەڵک دوای ئەو هەموو نەکبەتی و ئەو هەموو دەردەسەری کە پێیدا تێپەڕ دەبێت ئەو هەموو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا وجودیان هەیە سەرباری پێموچەی و کۆمەڵێک مەشاکلی تر لە هەرێمی کوردستاندا دۆخی ئابووری لە ئاستێکی مەترسیدار و خەتەردایە سەرباری ئەوەی کە ئێمە لەگەڵ بەغدانە گەشتین بەڕێکەوتن نەمانتوانی و موچەی فەرمانبەران دابین بکەین کە ئێمە لە ساڵی 2020 دای موچەی مانگی 1 2020 دابش دەکرێت موچەکانی ساڵ 2020 دابش نەکراون
وە کۆمەڵک مەشاکیل و کۆمەڵک قەیرانی سیاسی گەورە بەرەو شێرەمی کوردستانی گرتووە پێمان وایە کە دەبێت تەواف و سازای نیشتیمانی لەسەر پرسە گشتەکاندا بکرێت و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هاوئاهەنگین لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لە پەرلەمانی کوردستان هەتا ئەم معادلەیە پێم وانەیە کە دەبێت پارتی دیموکراتی کوردستانیش لی بەدەربێت ئێمە پێمان وایە کە دەبێت پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئەو واقعیا خۆی بگونجێنێت کە دەبێت لە ئێستادا ڕێز لە ئیرادەی خەڵک بگیرێ ڕێز لە دەنگدەری فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بگیرێت و ئێمە هەر هەنگاوێکە بینین پێش ئێستا ماوەیەک پێش ئێستا ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیان نامەیەکی بڵاو کردووە لە چوارچێوەی ئەم بەلاغەوە من دەتوانم پێت بڵێم کە ئێمە لەگەڵ لایەنەکانی تر تەنسیق دەکەین بۆ چۆنەتی چونەوە ماوە پەرلەمانی کوردستان چونکە ناکرێت هەر لایەنێکی سیاسی ویستی کەی ویستی دەرگای پەرلەمان دابخات کەی ویستی سوکایەتی بە ئیرادەی ملت بکات کەی ویستی شکۆی پەرلەمان بشکێنێت کەی ویستی حەسان لەسەر پەرلەمانتار هەڵبگرێت کەی ویستی دەمکوتی پەرلەمانتار و ڕۆژنامەنووسان بکات و ڕۆژنامەنووسان ڕاپێچی زیندانەکان بکات ئێمە شەممان بینەری ئەم مەشەدە ناخۆشانە بین لە هەرێمی کوردستان بۆ ئێمە پێمان وایە کە دەبێت ئەم بارە لارەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە بە شێوەیەکی یاسایی ڕاست بکرێتەوە و پێمان وایە کە ئەمە پێویستی بە ئیجماعی سیاسی هەموو لایەنە سیاسەکان دەبێت کۆک بن لەسەرم ئەم هاواهەنگیکردنە هەمویان دەبێت کۆک بن لەسەرەوەی کە نابێت هیچ بەرەیەک و هیچ لایەنێک احتیکاری سیاسی بکە حکومەتی هەرێمی کوردستان بە پۆلیسی بکە پەرلەمانی کوردستان ڕنگدانەوەی حکومەتە پۆلیسە نابێت بێت پەرلەمانی کوردستان مؤسسەیەکی گرنگی وڵاتەیە خازعە بە لێپرسینەوە لە حکومەت خازعە بە ڕقابەکردن بە حکومەت ناکرێت بکەوێتە ژەر هێمنی حکومەتی هەرێمی کوردستان و نابێت هیچ کەسێک و هیچ دەستە و گروپێک لە هەرێمی کوردستان ڕێگە بدەن کە پەرلەمانی کوردستان بکەوێت ژەر هێمنەی کەسانێک کە دایانەوەی حکومەتێکی پۆلیسی لە هەرێمی کوردستاندا دابمەزرێنن باشە دەگەڕێم وڵات کۆمەڵێک لێدوانمان هەروەرگتووە لەسەر کاردانەوەی کودەتای حوتیار دەگەڕێمەوە لای بەڕێزت کایە کێ دەیەوێت حکومەتی پۆلیسی دروست کامەتیسەکانی چەند دەگەڕێم وڵات بەڵێ بینەناری بەڕێز چەند لێدوانێک دەبینین دواتر لەگەڵ کاروان دەست بە گفتوگۆکەمان دەکەینەوە. شتێکی بەڵگەنەویستە ئەوەی کە لە خولی پێشووی پەرلەمان ڕوویدا بەوەی کە پارتی هەڵسا بە داخستنی پەرلەمان بۆ هۆکارێک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سارد ببنەوە لە ڕۆشتن بۆ بەردەمی سندوقەکانی دەنگدان و دەنگیان نەدا ئەوە بوو کە ڕێژەی دەنگدانی هاوڵاتیان بۆ پەرلەمانی کوردستان ڕێژەیەکی زۆر کەم بوو بەڵام پارتی دەسەڵاتدار هەڵسا بە ساختەکردن ئەو دەنگانی کە نەڕۆشت بوون بۆ دەنگدان لە باتی ئەوان دەنگیاندا و بە قازانجی ئەو شکایەوە ئەوەی کە لە حوتی ئایار ڕوویدا ئەگەر حیزب و لایەنە سیاسیەکانی کە ئەوانی کە بایکۆتی چوونە ژووری پەرلەمانیان کرد بەخۆ نەکەون و پلانیان نەبێ بۆ ئەوەی کە جارێکی کە شکۆ و هەیمەنەت بۆ پەرلەمان نەگەڕنەوە بێگومان ئەوەی کە لە خولی پێشوو ڕوویدا ئەم جارە خراپتر ڕوودەدا بۆ شتێکیان نامێنێتەوە بۆی کە جێگەی شانازیان بێت چونکە تەنها شوێنێک هاوڵاتیان تیا شەریک بوون و دەیانتوانی دەنگی خۆیان لەوێ بگەێنن و بەگژ ستەم و نادادگەریە بڕۆنەوە هۆڵی پەرلەمان بوو بەڵام کاتێ پەرلەمان بەو دەردە دەبرێ ئەو پەرلەمانی کەوا دیفاع لە قوتی خەڵکی دەکا و پەرلەمانتاری کە دیفاع لە قوتی خەڵکی دەکا و دەیەوێت قوتی خەڵکی بگەڕێتەوە بۆ خاوەن حەق بە پارێزبەندی لێ هەڵبگیرێ و لایەنەکانیش بێدەنگ بن لەسەرم شکۆشکاندنەی پەرلەمان بێگومان هاوڵاتی جارێکی کە بە تەواتی بێ ئومێد دەبێ و هیچ هیوایەکی بۆ نامێنێ کە بچێتە بەردەمی سندوقەکانی دەنگدان و دەنگدا بۆیە داواکارم حیزب و لایەنە سیاسیەکان بەخۆ بکەون و هەڵوێستیان هەبێ بەوەی کە شکۆ بۆ پەرلەمان بگەڕنەوە و ئەوەی ڕوویداوە چاک بکرێتەوە ئەگەرنا بە زەرێری هەموو لە یەکتاوە دەبێت. جاری سەرەتا پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی کاکسۆران باکی لەوە نییە کە بچێتە بەردەمی دادگا بەڵام دادگایە کە بێلایەن بێ دادگایە کە لایەنداری بۆ هیچ لایەنیان ناکا بۆ یەک و سەرۆکی فراکسیۆن ڕایگەیاند ئامادەیەکە لە دەرەوەی دادگاکانی هەولێر دەتوانێت بچێتە بەردەمی هەر دادگایەکی کە و بە تەسەوەری منیش فعلا نەگەر بەو شێوازە بێ حیزب و لایەنە سیاسیەکان ئەگەر بایکۆتی پەرلەمان بکەن و جاری کە نەڕۆنەوە پەرلەمان بژاردەیەکی باشە بەوەی کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ بەڵام بە شێوەیە کە شکۆ بۆ پەرلەمان وگەڕێتەوە هیوا بدرێتە هاوڵاتیان بەوەی کە کاتێت دەنگ دەدات دەنگەکەی بەزایە ناچێت و کاریگەری دەبێ ئەگەر بەو شێوازە نەبێ بێگومان هەڵبژاردننی پێشوەختەش بکرێ هاوڵاتی نەچێتە بەردەمی سندوقەکانی دەنگدان و پارتی دەسەڵاتدار بە تایبەتی پارتی بە ساختە دەنگەکان سندوقەکان پڕ بکاتەوە لە دەنگی ساختە لە قازانجێ وتەوەدا ئەم سیستمی حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە لە سەری کەمینەیەکی کەمەوانێ زۆرینەیەکی زۆر هەژار و بەدبەخت بوون لە هەرێمی کوردستاندا و ئەم کەمینەیەش تیایدا بوو بە ملیاردلێر بۆیە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە بە جددی ستۆپێک بەم کەمینەیە بکرێت
ئەم کەمینەیە ڕابژیرێت لەسەر ئەوەی کە هیچ کە لە سەیاسەری ئەمانەدا ئەم گەلە بەدبەخت و هەژار نەبێت چونکە ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە بەرهەمی ئەنفال و کیمیاباران و کۆڕەوە قەدری نەڕابردوویان زانی نەحسابیان بۆ ئێستا کرد نەپلانیان بۆ داهاتوش هەبوو بۆیە ئەبینی ڕۆژ بە ڕۆژ بەرەنجامەکان بەرەو مەزاجی شخصی و حیزبی ئەڕوات ئەمەش ئیتر ئەو شوێنەیە کە ئەبێ هەموو هێزولایەنە سیاسیەکان بەڕاستی تایدا قسەی تایبەتی خۆیان هەبێت و جددی بێنە سەر ئەوەی کەوا دەستگای نیشتیمانی ئەبێ دەستگای نیشتیمانی بێ حکومەت ئەبێ حکومەتی پرۆفشناڵی خزمەت گوزار بێت نەک بە مەزاجی شخصی و کەسی بە هەردیوێکا ببرێت ئەوەی لە بەسەر بکرێت ئەبێت ئەوە بەشێکی لەوەی کە خەڵکی کوردستان نەتوانێت ئەو بڕیارە بدات بۆ نمونە ئەگەر هات و هەڵبژاردنەکانی داهاتوو هاتە پێشەوانێ چی دیکە ئیتر خەڵکی کوردستان دەنگ نەدەنەوە بەمانە کە بارودۆخی هەرێمی کوردستان ساڵ بەسار قەیران ئەسپێرن بە قەیران تایدا و چارەسەریان پێنیە بۆ قەیرانەکان لە هەمان کاتدا حاڵەتێکی تەبیعیشە لە هەندێک لەو بارودۆخانی کە هەیە بە تایبەتی بۆ نمونە ئەوەی کۆبوونەوەی پێشووی پەرلەماندا کە هەماهەنگی لە نێوان هەندێک لە هێزولایەنە سیاسیەکان هەبووە پێشتر هێزی ئۆپۆزیسیۆن هەبووە کە چەند هێزێکی ئۆپۆزیسیۆن بەیەکەوانەیە هەموو ئەمانە بەشێکن لە مێژووی خەباتی سیاسی لە هەرێمی کوردستان دوور نییە هەموو ئەم حاڵەتانە جارێکتر دووبارە بێتوانێت ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستا بڕوات و پێویستە هێزولایەنە سیاسیەکان بەڕاستی دانیشتنی بۆ بکەن لێکۆڵینەوەی بۆ بکەن و بزان بارودۆخی هەرێمی کوردستان بۆ کوێ ئەڕوا و من قەنەعەتم وایە پێویستی بە بڕیارێکی هەمەلایەنە و هەماهەنگی نێوان هێزولایەنە سیاسیەکان هەیە بۆ ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان چی دیکە بەرەو تاگڕەوی و دیکتاتۆریەت نەڕوات ئێمە ئەم ڕووداوانەی ئەم دوایە بە تایبەت مەسلەی لابردنی پارێزبەندی لەسەر بەشێک لە پەرلەمانتاران بەڕێکارێکی تەندروستی نازانین و پێمان وایە ئەمە بەشێکە لەو هەوڵانەی کە بە ئاراستەی کەمکردنەوەی بایەخی پەرلەمان و دەسەڵاتی یاسادانان دائەندرێ ڕاستە پارێزبەندی لە ناو پەیڕەوی ناوخۆ وەکو ڕەهەندێکی یاسایی هەیە بەڵام پێمان وایە نابێ بێ بە هۆکارێک بۆ سنووردارکردنی ئازادی ڕادەربڕینی پەرلەمانتاران لەگەڵ هەموو ئەمانەشا پێمان وایە پەرلەمان پێویستە ببێ بە ئەو دامەزراوەی کە هەموو خەڵکی کوردستان بە هەموو ڕنگ و بۆن و جیاوازەکانەوە بە موەسسەی خۆیانی بزانن و موەسسەیەک بێ لە خەم و خواست و داواکاریەکانی خەڵکا بێ نەکو بێتە شوێنێک بۆ ململانەی سیاسی نێوان دوو حزبیان زیاتریان چەند فراکسیۆن و چەند پەرلەمانتارێک هەڵوێستی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی فراکسیۆنەکەمانە لە پەرلەمانی کوردستان ئێمە بڕوامان بە ئیشی موسساتی لە ناو بزوتنەوەی گۆڕانە هەیە بۆیە فراکسیۆنەکەی ئێمە دەستکراوە لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و لە چوارچێوەی استراتیجی سیاسی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ فراکسیۆنەکانی تر چ پێویستیەکەیە چه حاجەیەک پێویستە کە وەڵامدانەوەی خواستی ئەو هەلوو مەرجەبێکە لە پەرلەمانی کوردستان هەیە بیگرنە بەروی مەش پشتیوانیانەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێزکە کاروان گەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزوتت حکوومەت هێرێن بەرەو حکوومەتێکی پۆلیسیان گاودەنێ دەبێت ڕێگری لێ بکرێت ئەوە چۆن ئێستا یەکێتی و گۆڕانیش بەژار لەم حکوومەتە کێ دەیەوێت بەرەو حکوومەتێکی پۆلیسی بڕوە و ئێستا حکوومەتە پۆلیسیە دەستی پێ کردووە؟ هەڵبەت پێشەوە ئەگەر ڕێگەم دێمە لەسەر کۆتاکان کۆمەڵە قسە دەکەم کە قسە و باسی زۆری لە باڕێکاکەچیم کۆتاکان یەکێکە لە پرسە گرنگەکان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لە پێڕە و پرەنسپ و تاریخماندا هەبووە کە لە بۆدەیش تاریخیە بەلایەمەوە کاتێک کە بەرەی کوردستانی دامەزرا بەڕێز جەنابی مامزەلال و لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لە هەرێمی کوردستان بڕیاریاندا بۆی کە 5 کورسی کۆتا بۆ لایەنەکان دیاری بکرێت دواتر لەگەڵ یەکگرتنەوەی دوو ئیدارە بڕیاردرا کە 5 کورسی تریشیان بۆ ئیزافە بکرێت کە ئێستا 10 کورسی کۆتا و کورسی تریش ئیزافەکرا کە 11 کورسی کۆتا هەیە لە پەرلەمانی کوردستان ئێمە پێمان وایە کە دەبێت کۆتاکان خاوەنی دەنگی ڕاستەقینەی خۆیان بن لە پەرلەمانی کوردستان مەسیحیەکان خاوەنی دەنگی ڕاستەقینەی خۆیان بن کلدانەکان ئاشووری و هەموو لایەنەکانی تر کە وجودیان هەیە پێمان وایە چۆن حزب سیاسەکان خاوەنی ئیرادە و دەنگدەری خۆیان و خاوەنی نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە پەرلەمان لە هەمان کاتیشداوە بۆ کۆتاکانی شەڕاستە بەڵام کاتێک کە باس لە کۆتاکان دەکەین دێ باس لە واقعەیەک بکەین کە بەداخەوە لە پەرلەمانی کوردستان ئێستا لە ئارادایە کە ئەم واقعەیەکی تاڵە
ماڵە کە پارتی دیموکراتی کوردستان تەحکوم بە کۆتاکانەوە دەکات بۆ پێی کە ئەم بەڕێزانی کە لە پەرلەمانی کوردستانن تعبیر لە دەنجی کۆتاکان ناکەن. ئەم بەڕێزانە بەشێکیان ئەندام و لایەنگری پارتی دیموکراتی کوردستان بوون، بەشێکیان بەرپرسیارەتی حزبیان هەبووە، کارجێڕی لەغ بوون. من بەشایەت ئەم قسەیە دەکەم کە تیاندا پێشتر کارجێڕی لەغ بووە، ئەندامی ناوچە بووە و لە هەمان کاتیشدا ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانە. زۆربیان بەدەنجی زێرەفانی و کادر و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان هاتنەتە پەرلەمانی کوردستان. جارە پێشتر شتێکم بەڕێزان تۆماری دەنگدەرانیان نییە کە بۆیە خەڵکی تر توان دەنجیان لەبارەوە بدات. ڕاستکردنەوەی ئەم بارە بریتە لەوەی کە چۆن بتوانین تۆماریش دەنگدەرانی ڕاستەقینەی خۆیان هەبێت تا بتوان خۆیان تعبیر لە ڕێی خۆیان بکەن و تەنها مەسیحیەکان بتوان دەنگ بەکان دێشی مەسیحی بدەن، تەنها تورکمانەکان بتوان دەنگ بەکان دێشی تورکمان بدەن. ئەم ڕێگریە دروست دەکات کە چۆن بتوانین لایەنێکەوە هەژمونیان بخرێت سەر لە ئەنجام بۆ یەکلاکردنەوەی کۆمەڵک پرسی ناشایستە بەکارهێنرێن و بەداخەوە کۆتاکانیشی پێوە ناشرین بکرێت. ئێمە پێمان وایە کە کەمەنەتەوایەتەکان لە هەرێمی کوردستان جێگەی ڕێزن، بەڵام بەکارهێنانیان لایەن پارتی دیموکراتی کوردستان جێگەیەوەیە کە هەڵوەسەی زیرە سەر بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە من پێم وایە کە جیئەتێک هەیە ئێستا. بەڵێ سەبارەت بە هەر بە پرسی کۆتاکان، یعنی لەو 11 کۆتایە چەندیان پارتین بە بۆچوونی بەڕێستە؟ واللهی من تەمەنام دەکرد کەسیان پارتی نەبێ، خۆیان بەداخەوە علامەتی استفهامیان خستە سەر خۆیان کە 10 کەسیان لە ژوورەوە بوون و دەنجیان بە هەڵگرتنی پارێزبەندی کاک سۆران عومەر داوە و بەداخەوە لە ژێر هەیمەنەی پارتی دیموکراتی کوردستان لە ژوورەوە بوون. من تەمەنام دەکرد هیچ کامێک لەوانە یاخود بەشێکیشیان ئەگەر لە ژوورەوەش بوونە بەڕێی ڕاستەقینەی خۆیان لە ژوورەوە بوونە، لە کاتێکدا کە دەزانن ئەمە پێشەلکارێکی پێڕەویە، ئەمە پێشەلکارێکی یاساییە، لە کاتێکدا دەزانن ئەمە تێکدانی سازنانی نیشتیمانی و یەکڕێزی نیشتیمانی و لە کاتێکدا دەزانن کە ئەمە گرانکردنی باری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە و لە بری ئەوە دەبوایە بیر لە موچە و ژیان و شایستەکردنی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێتەوە. ئەمان چوون دەنگیان بە هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتارێکی بەڕێزداوە کاک سۆران عومەرە. بەداخەوە ئەمە خۆی لە ئاساسدا کارەساتێکی گەورەیانی کۆتاکان ناکرێت بە هیچ بکەونە ژێر هەژمونی هیچ لایەنێک. ئێمە کاتێک کە باسەوە دەکەین هەژمونی پارتی دیموکراتی کوردستان، ئەمە بۆ لایەنەکانی تری شەڕاستە، حەقی خۆیەتی کۆتاکان تعبیر لە ڕێی ڕاستەقینەی خۆیان بکەن و لە پێناوی مەصالحی کەمەنەتەوایەتەکان خۆیان دەنگ بدەن و کاتێک دێت سەر بەرژەوەندی نیشتیمانی لەگەڵ یەکڕێزی نیشتیمانی و سازانی نیشتیمانی دابن. باشە، بەس ئاسایی نێک لە ژێر کاریگەری حزبێک دابنەر چەندە مەسەل ئەمڕۆ حزبێکی کردو ئاشووری باز لەوە دەکات لەوانەی کە نوێنەراتی پێکهاتی کردو ئاشووری دەکەن لە پێنجیان چواریان پارتین. پێشتر جێگری سەرۆکی پارلەمان لە چاوپێکردنێکی تەلەڤیزیۆنی دەڵێ وەزیری گواستنەوە کە پشکی کریستانەکانە بەرپرسی ناوچە عنکاوی پارتی بوو. یعنی ئاسایی نیە ئەگەر ئەندامی پارتیش بن و کورسی کۆتاژ وەربگرن؟ نەخێر لەبەرەوە ئاسایی نیە کە ناتوان تعبیر لە ڕێی کەمەنەتەوایەتەکان بکەن لە هەرێمی کوردستان. لەو کاتدا دەکەونە ژێر سیاستێکی دیاریکراو و ئەجەندایەکی دیاریکرا ناو پەرلەمانی کوردستان جێبەجێ دەکەن. ئەگەر قرار بێ ئەمان پارتی بن بۆچی پارتیمان هەیە لە پەرلەمان؟ ئێمە پارتی دیموکراتی کوردستانمان هەیە کە تعبیر و پراکتیزەی سیاست و ئەجەندای پارتی دیموکراتی کوردستان دەکات و حزبەکانی تر پراکتیزەی ئەجەندای لایەنە سیاسەکانی تر دەکەن و کۆتاکان حەقی خۆیان بوو کە ئەجەندای کەمەنەتەوایەتەکان لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و سازانی نیشتیمانی پارێزن، ڕێز لە ئیرادەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بگرن. بەڵام بەداخەوەی کە بینیمان لە دانیشتنی پەرلەمان لە هەڵگرتنی پارێزبەندی ئەمە ڕووی نەدا، پێچەوانەکە ڕوویدا، ئەمان بە تەواوی لەژێر تەسیری پارتی دیموکراتی کوردستاندان و ئەمانە بە هیچ بەلای ئێمەوە تعبیر لە ڕێی کۆتاکان ناکەن لە هەرێمی کوردستان و تعبیر لە ڕێی کەمەنەتەوایەتەکان ناکەن. کەمەنەتەوایەتەکان دووبارە جێگەی تەقدیرن، جێگەی ئەوەن کە ئێمە سازشیان لەسەر ناکەین، بەڵام ئەم برادرانە زۆربیان کادر و لایەنگری پارتی دیموکراتی کوردستان بوون و ئێمە وەکو ئەندام و لایەنگری پارتی دیموکراتی کوردستان تەماشایان دەکەین. باشە، کێ سوکایەتیان پێ دەکات؟ چونکە ئێستا قسەیەکی زۆرەیە لەسەرەوەی کە ئێمە دەبینین لێدوان دەبینین کە ناکرێت سوکایەتی بە پێکهاتەکان بکرێت، ناکرێت غەدریان لێ بکرێت. هەتا جێگری بڵین سکرتێری پەرلەمان دەڵێت ئێمە نەتەوەیەکگرتووەکان ئاگادار دەکەینەوە. یعنی ئەوە کێ سوکایەتی بە پێکهاتەکان دەکات؟ بەداخەوە بەشایەتی نەتەوەیەکگرتووەکان خۆشی نەدەبوو بەڕێزیان قسە بکەم، چونکە بەشایەتی نەتەوەیەکگرتووەکان خۆشی بە ڕێکۆردی پەرلەمان و بەم کاروکردوانەی کە ئەم بەڕێزان لە پەرلەمانی کوردستان کردویانە بە هیچ شێوەیەک تعبیر لە ڕێی کەمەنەتەوایەتەکان ناکەن، تا نەتەوەیەکگرتووەکان خۆشیان گەشتوەتەوە قەناعەتە و من تەمەنا دەکەم بەڕێزیان سێفعلان شکات بکات بۆی کە وەڵامەکەی وەربگرێتەوە کە ئەمان بەڕاستی ئایا تعبیر لە ڕێی کۆتاکان دەکەن یان نا. چێ سوکایەتیان پێ دەکات؟ من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان بەزەقی سوکایەتی بە کۆتاکان دەکات لە پەرلەمانی کوردستان بەوەی کە لە هەر کاتێکدا بێوێت بۆ هەر پرسێک بێوێت بە عەقڵیەت و بە تەوەجوهی خۆیان بەکاریان دێنەوە بۆ شوێک لایەن دەکاتەوە کە خۆی ئێمە کاتێک کە باس لە کۆتاکان دەکەین ئێمە دووبارە سازشی لەسەر ناکەین و احترامی کۆتاکان دەگرین و احترامی کەمەنەتەوایەتەکان دەگرین و پێم وایە پرسە بۆ هەموو لایەنەکان هێڵی سوور بووە. بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ئەم چەند برادەرەی کە ئەندامی ناوچە و لقی پارتی بوون پێشتر ئێستا لە ئەندامی پەرلەمانی کوردستانن سوکایەتی بە کەمەنەتەوایەتەکان و بە کۆتاکانی پەرلەمانی کوردستان دەکات. بەڵێ، زۆر بە کورتی لایەنەکانی تریژ ڕۆڵیان نییە لەم سوکایەتی چووکایی بۆ قبوڵ دەکەن مادام
لەو 11 کورسیە مەسەلەن دەیان نوێنەری پارتی بن بە قسەی جەنابەت ئەی لایەنەکانی تر یەکێتی گۆڕان کۆمەڵ و لایەنەکانی تر نەخێر کاک حەچیم بۆچی چونکە ئێمە ڕێزمان لە ئیرادەی ئەم خوشک و برا بەڕێزانە گرتووە کاتێک کە پرۆژەیەک لە مەساڵحیەوەوان بووبێت زۆربەی زۆری پەرلەمانتارە بەڕێزەکان دەنجیان پێداوە پێش هەمویان یەکێتی نیشتیمانی کوردستان کە واژەمان بۆ کردوون و دەنگیشمان پێداوە و لە هەمان کاتیشدا هاوکار و پشتیوانیان بووین و بڕیارماندا بوو لەوەی کە لەگەڵیان بین لەسەر هەموو پرسە سارن و سازەکان بەڵام بەداخەوەمان خوان ڕێزان لەو ئیرادەیە نەگەن ئەگەر دەرفەتم بدەیت دێمە سەر پرسیاری دووەمەت کە حکوومەتی پۆلیسی لە هەرێمی کوردستان چۆن دروست دەبێت با دوای ناوبڕەکە حکوومەتی پۆلیسی لە هەرێمی کوردستان بەداخەوە کاک حەچیم بەڵێ ئەگەر بمبووری دوای ناوبڕەکە دەگەڕێمە وڵات ناوبڕێکمانەیە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێزکە کارۆم گرم و لای بەڕێزت سەبارەت بە ڕۆڵی یەکێتی و بڵین گۆڕانچیە لە حکوومەتەکە بەڕێز دەڵێ بەرە و حکوومەتێکی پۆلیسی هەنگاوتەنێت. کاک حەچیم هەڵبەت زۆر زار باسمان لەوە کردووە کە بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان من دەتوان بەناوی یەکێتیەوە قسە بکەم ناتوان بەناوی زودنەوەی گۆڕانەوە قسە بکەم. بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمبەر مەبنای ئیتفاقێکی سیاسی بووە بەداخەوە لە سەرەتادا دەبین کەم ئیتفاقی سیاسی وردە پێشەل دەکرێت لە ڕووداوەکانی ڕابردوو پێمان دەڵێن کە پارتی دیموکراتی کوردستان و مختصن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەم ئیتفاقی سیاسی نەبووە. و ئێمە کاتێک کە باس لە بەشداری بوونمان دەکەین بەمانایەوە نایە کە پەرلەمانتارەکانمان لە پەرلەمانی کوردستان بێدەنگ بن لە ئاستی نەعەدالەتی و لە ئاستی گەندەڵی و لە ئاستی نەجوڵاندنی مەلەفی گەندەڵی و بە هەدەردانی گشتی ماڵی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی. بەشداربوونی ئێمە دووبارە بمانایەوە نایە کە چاوپۆشی بکەین لە پێشەلکارە یاسایەکان کە لە هەرێمی کوردستان دەگوزارن. ئەوەی کە ئێمە کردومانە لادانیە لە ئیتفاقی سیاسی بەڵکو پابەند نەبوون بە ئیتفاقی سیاسی بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکەنانی کابینەی نوێم کە مودەیەکی زۆری خایەن بەداخەوە لایەن پارتیەوە دەستی پێ کردووە کە ئەمە تا ئێستاش بەردەوامە. وەکو باسم کرد ئەم حکوومەتە پۆلیسیە لە چێوە خەریکە سەرچاوە دەگرێت بەداخەوە کاتێک کە بە عەقڵیەتێکی ئەرستۆکراتی بە عەقڵیەتێکی تۆتالیتاریانی بیر لە حکومڕانی دەکرێتەوە بیر لەوە دەکرێتەوە کە ڕۆژنامەنووسان لەسەر ئازادی ڕادەربڕین ڕاپێچی زیندانەکان بکرێن باس لە دەمکوتکردنی پەرلەمانتاران دەکرێت باس لە برسیکردن و بڕینی قوت و بژێوی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت باس لە نەشەفافیەتی نەوت و باس لە بەهەدەردانی سامانی گشتی لایەن کۆمپانیەکانی حزبەوە دەکرێت ئەمەیە بە پۆلیسیکردنی حکوومەت. کاتێک کە باس لەوە دەکرێت لە پەرلەمانی کوردستان لە هەر کاتێک کە پێویست بێت پارتی دیموکراتی کوردستان بێوێت بە عەقڵەتی زۆرینە و کەمینێتە حکوم بکات ئەمەیە پێکهێنان و ئاراستەکردن و زامینکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتێکی پۆلیسی ئەمە خەتەرێکی گەورەیە کە لە هەرێمی کوردستاندا وجودی دەبێت. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کە دەبێت دەنگی دلێر لە هەرێمی کوردستان دروست بێت و بەرەیەکی چاکە خواست پێک بهێنرێت بۆ شکاندنی ئەم ئیرادەی خۆستەپێنیە بۆ شکاندنی ئیرادەی تۆخکردنەوەی هێڵەکانی دوو ئیدارەیی تۆخکردنەوەی بۆ هێڵەکانی عقلیەتێکی دیکتاتۆری حکومڕانێکی خۆسەپێنی لە هەرێمی کوردستاندا. ئێمە پێمان وایە کە نەبێت بە هیچ شێوەیەک پەرلەمانی کوردستان احتیکار بکرێت پێمان وایە نابێت جومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا احتیکار بکرێن. من بەداتا ئامانەت بۆ دەسەلمێنم کاک حەچیم ئەگەر متابعە بکەین لە هەرێمی کوردستان کۆمەڵێک فەزیحەی زۆر گەورە کراوە. بەڵێ بەڵام ڕەنگە خەڵک بڵێن یەکێتی ئەگەر دەفەتم دەگەڕێم وڵات کاکەروان بەس بڵێن ڕەنگە خۆی یەکێتی و خۆی بەشدارە لە دروستکردنی ئەم حکوومەتە ئەگەر نەتیجەی هەڵبژاردن یەکێتی پەسەندی نەکرد بە ئەم حکومە زۆرینە کە بەڕێز دەڵێ بەرەو پۆلیسی هەنگاوانێ دروست نەبووە ئەم ڕەخنەشەیە لە یەکێتی نیشتیمانی. هەڵبەت دووبارە ئاماژەم پێکرد کە بەشداریکردنی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بمانەی بێدەنگ بوومان نایە. کۆمەڵێک هەڵی سیاسی ڕوویداوە لە هەرێمی کوردستان پێویستیان بەڕاستکردنەوە هەیە. یەکێک لەم هەڵانە پێکەنانی ئەم حکوومەتە بووە. من زۆر بە سەڕەحی پێت دەڵێم کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بەم شێوە ناتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان بدات. بۆیەش یەکێتی نیشتیمانی کوردستان لە چۆنگەیەم بەرپرسیارەتیەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای لامەرکەزەتی کردووە و پرسی لامەرکەزەت بەلامانەوە پرسێکی استراتیژیە و پێمان وایە کە دەبێن پرسە بۆ تەواوی هەرێمی کوردستان وجودی هەبێت. واتە لە پارێزگای هەڵەبجا پارێزگای سلێمانی پارێزگای دهۆک پارێزگای هەولێریش چۆ پێمان وایە غەدرێکی گەورە لە ناوچەکانی سلێمانی دەکرێت غەدرێکی دراستەکراوە و ئەم پشتگوێ خستنەش بە شێوازێکی سیاسی تەواو دراسەکراوە کە دەیانەوێت خەڵکی ئەم ناوچانە برسی بکەن سەرباری برسیکردن و بڕینی قوتی خەڵک لە موچە و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو پێشتر ئاماژەم پێکرد. ئەمانە کۆمەڵێک مەلەفی گەندەڵین کاک حەچیم کە ئێمە لە ڕێگەی یاداشتەوە داومانە بە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانی کوردستان داومانە بە لیژنە مختصەکان کە بە ملیۆنان دۆلار دراوە بە کۆمپانیای وەهمی دراوە بە شتی وەهمی لە هەرێمی کوردستان کە بە هەدەردانێکی یەکجار زۆرە. لە راپۆرتەکانی دیلی تۆ گەرم تابع بکەین لە مانگی ڕابردوو خۆ حکومەتدانی بۆ دادنێت کە بای 9 ملیار دلار لە ساڵی ڕابردوو نەوتیان فرۆشتووە 750 میلیۆن دلار دەکات. ئەمە بۆ زیری دارایی تەنها باس لە 300 میلیۆن دلار دەکات کە هاتبێتە وەزارەتی دارایی. لە هەمان کاتدا 453 میلیارد دینارمان لە بەغداوە بۆ هاتووە. سەرباری ئەمەش 275 میلیارد دینارمان لە گومرگەکانەوە بۆ هاتووە. سەرباری ئەوەی کە تەنها 130 گومرجی ئیبراهیم خەلیل دێتەوە بۆ وەزارەتی دارایی 170 کەس نازانێت داهاتەکەی چی بەسەر دێت. من پێشتر راپۆرتێکم بڵاو کردەوە کە دەواازەی عەمبەروەلید لە ئێستادا لەلایەن کۆمپانیای کۆریدۆرەوە تەواو قۆڕق کراوە کەس نازانێت پارەکەی چی بەسەر دێت. مافیا گەردانیەک بە زۆرێک کە پارە لە خەڵک وەردەگرن بە شێوەی سەرانە وەکو تەسریحاتی گومرجی کە هەر سیارەیەکی بار هەڵگر هەر ئۆتۆمبیلێک کە داخڵ دەبێت 15000 دیناری لێ وەردەگرن کە مانگانە ملیۆنان دلار دەکات کە پێشتر حکومەت خۆی کردوێتی هیچ تێچوویەکی نەبووە. ئەگەر چاکسازی ئەمە بێت کە وەرگرتنەوەی کۆمپانیا بێت لە کوردستانەوە بۆ ئارتی بانک و لە کۆمپانیای سەلاحەدینەوە بۆ کۆمپانیای کار ئەمە چاکسازی نییە. ئەگەر چاکسازی بڕینی قوتی خەڵک بێت ئەگەر
چاکسازی بە پێدانی 250 میلیۆن دلار بێ بە کۆمپانیای کار تەنها بۆ ڕاوێژکاری کە کەس نازانێت ڕاوێژکاری مەبەستی لە چییە تەنها بۆ کۆمپانیای سکوریتی کە ملیۆنان دلاری بۆ سەرف کراوە بۆ ئەنجومەنی باڵای خانمان کە ملیۆنان دلاری بۆ سەرف کراوە ئەگەر چاکسازی ئەمەیە ئێمەوە ناونانێت چاکسازی ئەوەیە کە بە فعلی ئێمە شانماندایە ژێر پرسیارەتی و بەشداریمان تێدا کرد و بەشێکی زۆری پەرلەمانتارە بەڕێزەکان بە دەنگی 89 پەرلەمانتار دەنگی پێدرا ئێمە باوەڕمان وا بوو دەبێت لەم ملیۆن و 240,000 کەسەی کە لە ستمی بارامەتری تۆمار کراوە پێکە نزیکی 105,000 کەس لە موچەیەک تا 5 موچە وەردەگرن ئەم پارانە بڕدرێ ئەمەیە چاکسازی کە کۆمپانیای حەزبی کۆمپانیای شخصی نێت لە بری حکومەت ئیش بکات نەک دەستگای خێرخوازی بێنن کە تەمویلەکانی UNHCR و نەتەوە یەکگرتوەکانی بخەنە ژێربار و بیکەن بە پاڵەوانی کۆمپانیاکان و دەستگاکانی تر لە هەرێمی کوردستان ئەم بە هەدەردانانان کە ڕێگە لە چاکسازی دەگرن لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەمانە کۆمەڵێک ڕێکارن کە زمینە سازی دەکەن بۆ حکومەتی پۆلیسی لە هەرێمی کوردستان باشە بەس بەڕێز دەڵێ لە سەدا هەفتای داهاتی گومەگی ئیبراهیم خەلیل نایەتەوە وەزارەتی دارایی ئەی لە سلێمانی لە ڕێزخان ئەی لە بڵێن لە باشماخ لە سەدا چەندی نایەتەوە بەڵێ تەواوی داهاتی باشماخ دێتەوە بۆ وەزارەتی دارایی بەڵام ئەگەر متابعە بکەین لە کابینەی هەشتم بە بڕیاری وەزیری دارایی یاعفایەکی گومرجی بۆ گومرجی برای ئیبراهیم خەلیل دەرچووە کە سەدا هەفتای داهاتەکەی نایەتەوە من تەحەدا دەکەم لێرەوە کە تەواوی داهاتی گومرگەکانی کوردستان دێتەوە بۆ وەزارەتی دارایی جگە لە گومرجی ئیبراهیم خەلیل و لە ئێستا داوەکو باسشم کرد دەواازەی عەمبەروەلیدا کە بەڕاستی تاڵانکاریی یەکجار گەورەی تێدا دەکرێت سەرباری ئەوەی کە دێن عەرزێکی بێشمار لە ناو شاری هەولێر کە پێشتر ئاماژەم پێ کردووە کە 4,000 متر لە ناو شاری هەولێر لە گەڕەشی وەزیران کە مەترێکی لە 1,000 دلار زیاترە ئێستا هاتوون دابەشیان کردو بەسەر کۆمپانیای کۆریدۆر و بەنزینخانەکانیان کە کەس ڕێگەی ئیجازەی بەنزینخانەی پێ نادرێت دابەشیان کردو بەسەریدا و ئەوەی ئاماژەم پێ کرد کە سەدا هەفتای گومرجی ئیبراهیم خەلیل نایەتەوە کە کەس نازانێت چۆن تەنسیخ کراوە کەس نازانێت بۆچی ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت تا ئێستاش و تەنها بریکاری وەزیری دارایی بۆ هەیە کە لە کۆڵنەوە لە گومرجی ئیبراهیم خەلیل ئەمانە کۆمەڵێک دۆستیان کە پێویستیان بە چارەسەرکردنە ئێمە 126 یاداشمان لەسەر کۆی ئەم مەلەفە گەندەڵیانداوە بە حکومەتی هەرێمی کوردستان و هەمووشی بە بەڵگەی هاوپێچەوەداومانە بە حکومەتی هەرێمی کوردستان و باسمان لەوە کردو ئەمانە کۆمەڵێک تاڵانکاری گەورن کە باس لە چاکسازی دەکرێت بێمانە چاکسازیدا بکرێت دەبێت چاکسازی لە کۆمەڵێک سێکتەردا بکرێت کە سێکتەری نەوتە کە سێکتەرێکی حساسە لە سێکتەری تەندروستیدا کە سێکتەرێکی حساسە لە سێکتەری ناوخۆ کە سێکتەرێکی حساسە بەڵام چاکسازی بەدەستبردن بۆ بڕینی موچەی خەڵک چاکسازی نییە چاکسازی بۆ بڕینی ژیانی خەڵک بۆ خراپترکردنی دۆخی بژێوی ژیانی خەڵک ئەمە ناوناندرێت چاکسازی بە هیچ شێوە باشە بەس لە خاڵە سنووریەکان کە بەڕێز دەڵێ مەسەلەن ئێستا لە سەدا هەفتای داهاتی ئیبراهیم خەلیل نایەتەوە وەزارەتی دارایی ئەی مەسەل لە سنووری سلێمانیش گەندەڵینی لە خاڵە سنووریەکان چکۆ پەرلەمانتاران دەڵێن وەکو چۆن کۆمپانیای حیزبی وهمی هەیە لەو سنوورە چۆن قاچاقچێتی مەسەل لە خاڵە سنووریەکانی دەڵێن لەو سنوورە شەر هەیە لێرە شەر نییە لەم ناوچەی کۆمپانیای حیزبی ئێمە لەگەڵ ڕێخستنەوەی سەرجەم خاڵە سنووریەکانین لەگەڵەوەی کە داهاتەکانی هەرێمی کوردستان ڕێک بکرێتەوە لەگەڵەوەی کە داهاتەکان بە شێوەی شەفاف تەعاملیان لەگەڵ بکرێت کاتێک کە هەرێمی کوردستان بای 750 میلیۆن دلار نەوت دەفرۆشێ و ئەمانە تەنها شتێکن کە ئێستحقاقی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان درێن کە ناگاتە 200 میلیۆن دلار کە ئەم پارانەی لێ دەردەکرێت پارەکان بێنەوە بۆ وەزارەتی دارایی و لە هەموو ئەمانەشدا کۆ بکرێتەوە لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجە بنێردرێتە پەرلەمانی کوردستان بۆی بە شێوەیەکی شەفاف تەعامل لەگەڵ داهاتەکانی هەرێمی کوردستاندا بکرێت ئەو کات لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی عادلانە داهات بەسەر هەرێمی کوردستاندا باش بکرێت نەک جیاکاریەکی گەورە لە بینی پارێزگاکاندا بکرێت نەک داهاتی تەواوی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە لە هەولێر و لە هەولێریش تەنها لە شاری هەولێر سەرف بکرێت ئەوەی تری کەس نەزانێت بە شێوەیەکی مافیاگەردانی تەعامل لەگەڵ بکرێت ئێمە لەگەڵەوەین کە لە 2013 بودجەی پەرلەمانی کوردستان پەخراوە بودجە دووبارە بێتەوە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی پەرلەمانتارە بەڕێزەکانەوە مسابقە بکرێت داهاتەکان بە شێوەی شەفاف تەعاملیان لەگەڵ بکرێت و هەموو داهاتەکان لەسەر ماڵپەڕێک بۆ خەڵکی کوردستان بڵاو بکرێنەوە و پێیان بڵوترێت ئەمان داهاتەکانی هەرێمی کوردستانن و ئەمانەش خەرجەکانمانن ئەوەی کە دەشمێنێتەوە حکومەت دەتوانێت بە شێوەیەکی باش لە هەردوو خەرجی سمار و بەرەناندا ئیسفادەی لێ بکات بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە وجودی نەبوو تا ئێستا کاک حەکیمەوەی کە دەگوزارێت وەکو ئاماژەم پێکرد داهاتەکان کەس نازانیان بەسەر دێت باشە ئەگەر بە کورتی وەڵامی پیسارەکەم دەوێت سوپاس دەکەم کاتمەکەم ئەوە سەبارەت بە غەدر لە سلێمانی پەرلەمانتارێکی پارتی ئەمڕۆ لێدوانی داوە کە دەڵێ خەرجی سنووری سلێمانی ماگانە 400 میلیۆن دلارە بەڵام داهاتەکەی 40 میلیۆن دلارە ئینی بۆچی غەدر لە سلێمانی دەکرێت لەو ئێستا لەو بڕەنەوتش کە هەناردەی دەرەوە دەکرێت پەنجای ناکەوێتە سنووری پارێزگای سلێمانی ینی 450,000 بەرمیلە ینی 400,000 لە سنووری هەولێر و دۆ کە بۆچی غەدری لێ دەکرێت
دەیەم عادلەیەگەر بەو شێوە تەعامل لەگەڵ بکەین فەرمو باغازەکەی کۆرمۆ ڕشتا بگرین بۆی کارەبای هەموو هەرێمی کوردستان بکوژێتەوە ئەگەر ئەم عادلە بەو شێوە تەعامل لەگەڵ دەکەین فەرمو بارێزگەی کارەباوی دوکان و دەربەندیخانی کە 650 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن باڕای بگرین ئەگەر بەم عادلەیە تەعاملی لەگەڵ دەکەین فەرمو بابێن بیرەکانی شیواشۆ کە بەستانەوە ڕێژەی کەمی کردو بە پلانێکی عەمدەنی حکومەت هەرێمی کوردستان کە لە بەرامبەردا بیرە نەوتەکانی سنووری پارێزگای هەولێر و دوهۆک ئیدامیان پێدرێت و عقود نەوتەکان دەهێنرە منطقەیە فەرمو بانەوت شڕا بگرین ئەمانە کۆمەڵێک داتای چاواشەکارین ئەمانە کۆمەڵێک شتن بۆ بەلا ڕێدابردنی ڕاستەقینەی بابەتەکان ئەگەر متابعی ئەم وردەکاریانە بکەین کاک حەچیم سەیری پارێزگای سلێمانی بکە کە لەو بودجێەوە بەرهێنان دوایەوەی کە ساڵ 2013 بودجە نەماوە 2014 بودجە 300 تطبیق کراوە پارێزگای سلێمانی کە 18 ملیاری لە بەغداوە بواتوە حکومەت هەرێم 9 ملیاری بۆ سەرف کردووە ئەگەر متابعە بکەین پارێزگای هەولێر بودجەکەی کەم نەکراوەتەوە دوهۆک کەم نەکراوەتەوە سەرباری ئەمەشپارەی نەوت بە 5 ملیۆن و 10 ملیۆن بۆیان تەرخان کراوە کە لەم راپۆرتەی بەردەستم من دواتر ئاماژەم پێشتر ئاماژەم پێ کردواتریش بڵاوی دەکەمەوە بۆی خەڵکی کوردستان بەرساوی ڕوون بێت لەم سەواشەکاریانە بەڵام لە هەرێمی کوردستان لە سلێمانی ئەمە نەکراوە لە کاتێکدا کە داهاتی سلێمانی بە ڕێژەی 136 بردراوە بودجەی سلێمانی بە 136 بردراوە داهاتی هەولێر تۆک لە پارەی نەوت دووبارە پاریان خراوەتەوە سەر لە کاتێکدا کە لە پارێزگای سلێمانی کاتێک کە دوو ئیدارەیی بووە کە تەنها 143 هەبووە دنیایەک زانکۆ و پرۆژەی نیشتەجێبوون و ملیاران دۆلار بۆ سلفەی عقار و زەواج و یەکەکانی نیشتەجێبوون تەرخان کراون لە هەولێر پارەکە دزراوە بەداخەوە لە هەولێر پارەکە تەخشان و پەخشانی پێکراوە پرۆژەی 100 مەتری لە هەولێر تەواو بوو 120 تەواو بوو 150 پلانی بۆ دانراوە ئیشی لەسەر دەکرێت 200 خەریکن کاری لەسەر دەکەن تا ئێستا پرۆژەی 100 مەتری سلێمانی پاری بۆ تەرخان نەکراوە ئەمانە جیاکارین لە کاتێکدا ئەمانە کۆی ئەمانەش لەسەر چی کراون لەسەر بودجەی گشتی حکومەتی هەرێمی کوردستان کراون زانکۆکانی سلێمانی زانکۆهۆلیەکان لەسەر ئەساسی کەرتی تایبەت دروست کراون زانکۆی دوهۆک لە هەولێر 30 ملیۆن دۆلاری بە تەمویلی حکومەتی هەرێمی کوردستان بۆ تەرخان کراوە ئەمانە کۆمەڵێک نەعەدالەتن کە باس دەکەین بە ژمارە حسابی 702 حکومەتی هەرێمی کوردستان بۆی ناردووە ئەمە نەعەدالەتیە ئەمەیە کە ئێستا تەماشا بکەین هێزەکانی هێشتا هێزەکانی زێرەڤانی هێزەکانی دژەتیرۆری پارتی بودجیان ئەوەندەونیوی هێزەکانی بەرگری فریاکەوتن و پێشمەرگە و دەستگای زانیاری لە کاتدا هەمان ئەرکو هەمان ڕوبەری هەمان پێوانی پێشمەرگەکانی ئەمان ئەوەیە کە قبولمان نەکردووە ئەوەیە کاک حەچیم کە ئێمە قبوڵی ناکەین داوای لامەرکەزتمان کردووە داوامان کردووە کە ناکرێت داهاتەکانی هەرێمی کوردستان هەمووی بهێنرێت لە شاری هەولێر کۆ بکرێتەوە تەواوی خەڵکی کوردستان برسی بکرێت ئێمە پێمان وایە ئەو معاناتانەی کە هەیە لە کوردستان خەڵکی دووەکی شێتی خەڵکی سۆرانی شێتی خەڵکی زاخۆ ئاکرێ شێتی و خەڵکی کەلار و ڕاپەڕین و سلێمانی و هەڵەبجە و دەوروبەریشی هەیەە بۆیە هەرێمی کوردستان زیاتر لە هەر کاتێک بە تعریفیشی دەستوریش کە ئێمە هەرێمێکی فیدراڵین و عراق خۆی دەوڵەتێکی فیدراڵیە دەبێت لامەرکەزت جێبەجێ بکرێت و ئەم لامەرکەزە کەس ناکرێت تاوانبار بکرێتیدا بەداخەوە داتای چاواشەکاری بڵاو دەکرێتەوە باس لەوە دەکرێت کە 300 ملیۆن دلار ئەگەر عفوم کە یەک جملە تەواو دەکەم 300 ملیۆن دلار کاک حەچیم کاتێک کە باس لامەرکەزت دەکەین بەداخەوە خەڵکی نەخوێندەوار ناکرێت قسەی لەسەر بکات ئەم بابەتە پرسێکی زانستیە لامەرکەزیەت واتە لامەرکەزەتی ئیداری و دارایی لامەرکەزەتی ئیداری و کارجەڕی باس لامەرکەزەتی سیاسی ناکەین تا موسە لە سلێمانیەوە دابین بکرێت ئێمە باس لە خزمەتگوزاری دەکەین باس لەوە ناکەین کە موسە بین لە سلێمانیەوە دابەش بکەین تا خەڵک بێ باس لەوە بکە موچەی سلێمانی ئەوەندەی و موچەی هەولێر ئەوەندەی لە کاتدا کە من دڵنیاتان دەکەمەوە کە موچەی پارێزگای سلێمانی 148 و شارەکانی تر لە هەرێمی کوردستان زۆر زیاترن لەو ڕێژە باشە کاتم زۆر کەماوە بەڵام سەبارەت بەوەی کە بەڵگەیەکت بڵاو کردوتە دەڵێ دەڵاڵێکی نەوت 1 ملیۆن دلار پارەی پێدراوە مانگانە 1 ملیۆن دلار دەکاتە زیاتر لە 1 میلیارد دیناری خۆمان بە زمانە بازارەکەی بەسەرم بەشی 2000 کەس دەکە کە مانگانە 500,000 پێ بدرێت دەتوانی پێمان بڵێ هیچ بەڵگەیەک لەسەرەوە هەیە؟ بەڵێ بەڵگەمان هەیە بەڵگەمان لەسەرەوە هەیەوە لەسەر کۆمپانیای بۆڕی نەوتی کوردستانی شەمانە کە ئەمە کارەساتەکە گەورەترە بۆڕی نەوتی کوردستان کە بەهاکە 1 میلیارد دلار بووە هێنراوە دراوەتە کۆمپانیای کار دوای دراوە بە ڕۆژنەفت کە ئێستا داهاتی ماگانەی نزیکی 600 ملیۆن دلار بەرەو سەرەوەیە ئەم پارەیە کەس نازانێت ژیرفانی چیەوە کەس لێ ناپرسێتەوە کە ئەم بۆڕێتی بەسەرهات وەکە بە کاتێک کە باس لە دەڵاڵێک دەکەین بەڵێ ماگانە 1 ملیۆن دلار وە سەروی 250 ملیۆن دلاریشی وەرگرتووە لە هەرێمی کوردستان کە تەنها بۆ بە تەسویقکردنی نەوتی هەرێمی کوردستان بووە کە حکومەت خۆی توانێم کارە بکات ئێستا ئەم پارەیە تەخشان و پەخشانی کراوە ئەم دۆسییان لە دادگان بەشێکیان بۆ دۆسیەکان لە چاوتروکانێک داخراون دۆسیاشتی هەورامی داخراوە کە دژنی دەسێ سپاچلی بەرپرسیارە چاودێری دارایی بەرپرسیارە و دادگای داواکاری گشتی لێ بەرپرسیارە و هەر لە هەماکات دۆسیە ڕەشی تاهیر داخراوە ئەمانە کۆمەڵک دۆسیین کە لەسەر مەلەفانە بوون بەڵێ بەڵگەمان هەیە بەڵگەکانمان خستۆتە ڕوو بەڵام بەداخەوە نازانین بەڵگەکان بدەی بەچێ داومانە بە داواکاری گشتی تا ئێستا جوابی سکاڵا ناداتەوە دەیدەی بە سەرۆکایەتی حکومەت هەرێمی کوردستان بێدەنجی هەڵدەبژێرێت و جوابی یادداشتەکان ناداتەوە یعنی ئەمانە کۆمەڵک ڕێکاری یاسایی کە ئێمە بیانگرینێ بەر
دەی لە پەرلەمانکاری لەسەر بکەی بە شێوەیەک دیکتاتۆران تەعامل لەگەڵ دەکەن پارێزبەندی لە ئێستنەوە ئەمانە ڕێکاری یاسایین کاک حەچیم ئەمانە کۆمەڵێک فەزیحەی نیشتیمانی گەورن کە پێویستە هەمومان هاوڕابین لەسەری ئێمە ناکرێت چاومان لەسەر هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتاران بێت لە کاتێکدا دۆستی ملیاران دۆلاری لە هەرێمی کوردستان وجودی هەیە بەهدەردانی ملیاران دۆلاری لە هەرێمی کوردستان وجودی هەیە خۆسەپێنی و زمینەسازی بۆ حکومەتی پۆلیسی لە هەرێمی کوردستان وجودی هەیە دەی باس هەڵگرتنی پارێزبەندی و لابردنی پەرلەمانتار دەکەین لە پەرلەمان کوردستان یەک خولەک زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئێستا پێ دوای پارە هەیە و نادرێت بە فەرمانبەران دووش حکومەت هێرێ وتت بەم شێوە بەردەوام نابێت یەکێتی دەکشێتەوە ئەگەر لە خولەکێکدا وەڵام دێ سوپاس دەکەم من ناڵم یەکێتی دەکشێتەوە کشانەوەی یەکێتی و مانەوەی لە حکومەت پەیوەستە بە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەرکە یاساییەکانی خۆمان جێبەجێ دەگەێنین بابەتی سیاسی پەیوەستە بە ئەنجومەنی سەرکردایەتی حزبەکەمانەوە وابەستەی بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی حزبەکەمان دەبین وەکو باسم کرد گەڕانەوەشمان بۆ پەرلەمان و تەعاملکردنیشمان لەگەڵ لە پەرلەمانەکان لە چوارچەوەی بەلاغی چلدەقەی ڕابردووی ئەنجومەنی سەرکردایەتی حزبەکەماندا دەبێت و ئێمە پەیوەستین بەم بڕیارەوە پەیوەستشین بە بەلاغی ئەنجومەنی سەرکردایەتی حزبەکەمان بۆیە بڕیاری کشانەوە نەکشانەوە بڕیاری من نییە ئێمە لەسەرمانەکە لە پەرلەمان چاو نەپۆشین لە گەندەڵی چاو نەپۆشین لە نەعەدالەتی و چاو نەپۆشین لەوەی کە پێشەلکاری یاسایی دەکرێت وەکو پەرلەمانتار ئەرچی پەرلەمانتار ڕاستەقینەی خۆمان بەجێ بگێنین و ئارشیفی پەرلەمانی شایەتیەوەمان بۆ داد و هەماهەنگیمان دەوێت لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان پێویستان وڵاتە ئیتفاقی سیاسی لە بینی هەموو لایەنەکاندا هەبێت من نازانم پارە هەیە نییە بەڵام بە هەدەردانێکی یەکجار زۆر کراوە ئەگەر ئەم ڕقەمانەی کە لە وەزیری دارایی گوێمان لە دەبێت نازانم پارەکانیان بەسەر دێت کاتێک کە سەیری راپۆرتی دیلۆیت و سەیری راپۆرتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین تەناقضێکی یەکجار گەورەی زۆر هەیە بەڕاستی پارە هەیە نییە ئەمە دەکەوت پرسیارە پێویستە لە حکوومەتی هەرێمی کوردستان پرسرێت زۆر سوپاس بۆ بەڕێز کاروان گەزنەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کە سپاس بۆ ئێوەش سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ